سپاس. خۆشەویستانی دەستگای میدیایی کورسا، سڵاوتان لێبێ. بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغدا پێشکەش بێەوە دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی جۆراوجۆر بە بڕوانامە و هێز و ئەزمموی جۆراوجۆری پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە و تاکو و ببنە تیمێکی بەهێز بۆ داکۆشیکردن لە پرسە جیاجیاکانی نەتەوەکەمان لە بەغدا. لەم بەرنمەیەدا کاندیدێک لەگەڵێەوە ئاشنا دەکەین کە ئەزمموی لە بواری ڕاگەاندن، لە بواری مافەکانی ژنان، مافە نەتەوایەتیەکان لە مێدیاکانی عەرەبیدا سەنگەرێکی بەهێز تەوارێک بۆ داکۆچیکردن لە مافەکانی کورد هەمیشە لەسەر پێ بووە. بەیەکەوە لەگەڵ ئێوە پێشوازیەکەین لە دکتۆرە شیلان فەتحی، کاندیدی ژمارە 24 لە پارێزگای کەرکووک. با بفەرمێ. دکتۆرە بەخێر بێت. زۆر سپاس کاکزانەکەم. زۆر سپاس کاکزانەکەم. زۆر سپاس. زۆر سپاستانەکەم. بەخێر بێن سەر چاو. سپاسی جۆش و خۆشیتانەکەم. زۆر سپاس. سپاسی جەماوەری یەکێتیەکەم. هەر بژی دکتۆرە بەخێر بێت. بەرنامەی هێزی تۆین لە بەغدا. ئێوە بنە هێزی ئەم خەڵکە دڵسۆز و ئەم گەنجە جوانانە لە بەغدا. بە دڵنیاییەوە ئێمە هەموو ئەو کاندیدانەی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مام جەلال خوا لێ خۆش بێ پەروەردەمانی کردبوو لەسەر خزمەتی تاک بە تاکی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە، ژن و پیا و پیر و گەنج مناڵ هەمویان ئێمە ئینشاءڵڵا ئەبینە ئەو هێزەی کە مافەکانیان بۆ فەراهەم دەکەین لە بەغدا. بەیەکەوە لەگەڵێەوە سەیری ڤیددیۆیەکەکەین ئەگەڕێنە وڵاتە. سڵاوتان لێبێ ئازیزان، من وەکو کچێکی یەکێتی لەگەڵتانم. بۆ یەکێتی چونکە یەکێتی خاوەن ڕێبازێکی ڕاست و ڕەوانە بۆ خزمەتی تاکی کورد و بۆ خزمەتی هەموو کوردستان، بە تایبەتی بۆ خزمەتی کەرکووکی قودسی کوردستان. یەکێتی کە حزبێکی سۆشیال دیموکرات و حزبێکی دیموکراتە کە مافی یان گرنگی زۆر بە مافی گەنج و ژنانەدا لەگەڵ دادپەروەری کۆمەڵایەتی. من وەکو کچێکی کەرکووک، وەکو کەرکووکیەک، چونکە کەرکووکی بوون شانازیە. کەرکووک خاوەن مێژوویەک و تاریخێکی دوور و درێژە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانین بڵێن خاوەن ئایندەیەکی زۆر گەشە. کەرکووک جگە لە سامان و سەروەتە نەوتەکەی خاوەن سامانێکی گەنجی زۆری هەیە کە ئەمە بەپێی هەموو دراساتە نێو دەوڵەتیەکان و دراساتی نەتەوەگرتوەکان و تەنانەت دراساتی عێراقیش ئەوە ئەسەلمێنێ کە کەرکووک کۆمەڵگایەکی گەنجە. ئەمەوە ئەکا مستەقبلێک و ئایندەیەکی زۆر گەشت و ئەم شارە فەراهەم بکرێن. پێما بێ پەیامێکی گەیان دوایە فەرموو دکتۆرە. دووبارە بەخێر بێی. زۆر سپاس کاکزانە جان. دکتۆرە شیلان فەتحی شێ. دکتۆرە شیلان فەتحی وەکو لە ڤیددیۆکە باسم کرد کچێکی شاری کەرکووکە، خەڵکی گەڕەکی زێوێم، کچی خانەوادەیەکی مامناوەندی شاری کەرکووکە، کچی خانەوادەیەکی شۆڕژگێڕ و خەباتگێڕی یەکێتی نیشتیمانی کوردستانە، کچی زندانی سیاسیە، کچی خانەوادەیەکە کە چەندی جار بۆ بەغدا و بۆ ڕوومادی و بۆ شارەکانی کوردستان ئاوارە بووە. کچێکە ئەتوانم بڵێم عەرەب مەسەلێکی هەیە ئەڵێ عنقا لە خۆڵەمێشەوە زندوو ئەبێتەوە. ئەتوانم بڵێم دکتۆرە شیلان ئەو کچەیە کە چەندی جار لە خۆڵەمێشەوە جارێکی تر دروست بووە. ئێستا پرۆفیسۆری یاریدەدەرم لە زانکۆی سلەمانی و خۆشبەختانە ئەتوانم بڵێم پێشمەرگەیەکی ڕێبازە پیرۆزەکەی مام جەلالم. دکتۆرە شیلان بۆچی خۆت هەڵبژاردووە؟ بۆچی خۆت کاندید کردووە؟ کاک زاناکجان، ئێمە وەکو کۆمەڵگەی خۆمان، کۆمەڵگەی کوردەواری خۆمان،
و خۆش دەزانی من ئەزمونێکی ڕاگەاندنم هەیە کە لە 96ەوە لە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دوایەوەی ئاوارە بووین بۆ سلێمانی دەربەدەر بووین هاتینە سلێمانی هەڵبەتە سلێمانیش کوردستانی شاری هەموو کەرکووکیەکانە و بۆ هەموو هەمان ئازیز معەزەتی هەیە لە دڵمانە وەکو کەرکووک بەڵام ئەتوانم بڵێم لەو کاتەوە لەو ساتە وەختەوە کە ئێمە لە ڕاگەاندن بووین هەمیشە ئەمان بینی بە ئێستاشەوە خەڵکی خۆمان گلەی لەواکە ئەڵێ باشە یەکێتی یان کورد ئەو هەموو توانە بەهرەی هەیە لە پرۆفیسۆر لە مامۆستای زانکۆ لە دکتۆر لە مهندس لە کەسانی زمانزان بۆچی ئەم کەسانە ناچنە بەغدا و خزمەتی نەتەوەکەی خۆیان ناکەن ئەمن چەند جارێک یعنی ئەم پێشنیارم بۆ کراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەنانەت لەلایەن لایەنە عەرەبەکانیشەوە چەندین جار وتیانە دکتۆرە ئەگەر لەسەر لیستی یەکێتی خۆت کاندید ناکەی ئێمە وەکو عێراقیەک پێمان خۆشە کەسێکی وەکو تۆ بێ خزمەتی هەموو نەتەوەکانی عێراق بکە بۆیە من خۆم کاندید کردووە ئەمجارە بۆ دابینکردن و بۆ دیفاعکردن لە مافی تاک بە تاکی کورد ئیتر لە هەر شارێکی کوردستانە بەڵام بە تایبەتی بۆ کەرکووک و کەرکووکیەکان چونکە ئەزانن کەرکووک پێگەیەکی زۆر حەساسی هەیە کەرکووک لەبەر ئەوەی ئێمە چەند ساڵێک نەمانتوانی وەکو کورد یەکدەنگ بین پارێزگارێکی عەرەب سەپێنرایە سەر شاری کەرکووک کە وایە کرد هەموو ئەو میزانیە و هەموو ئەو پارە و داهاتەی کە ئەهاتە شاری کەرکووک قۆڕخی کا بۆ عشرەتەکەی خۆی یا بۆ نەتەوەی عەرەب بەکاری بێنێ و ناوچەکانی تری کەرکووک گەڕەکەکان گەڕەکە کوردیەکان گەڕەکە تورکمان نشینەکان گەڕەکە کولد و ئاشووریەکان ئەگەر ما بێتن تەبعاً لە کەرکووک هەمویان فەرامۆشکە بۆیە ئێمە ئەچینە بەغدا بۆ داکۆکیکردن لە مافی هەموو کەسێک هەموو کەیسێک هەموو کەرکووک ئێستاکە لە بانگەشەی مەسەلەن خەڵک ماندووە خەڵک کێشەی هەیە چۆن قەناعەتەکەی کە خەڵک لە کەرکووک بچێت سەر سندوقی دەنگدان ضرورەتی ئەوەی کە کوردێک گەنجێک ئەگەر چی لە ناخی خۆشیدا بێتاقەت و ماندووە بەڵام بڕواتە سەر سندوقی دەنگدان طبعاً خەڵک خۆتەزانی ئێمە لە 2014ەوە کە با بڵێن بودجەی کوردستان و بەشێکی ئەو گەڕەکە کوردنشینانەشی کەرکووک کە زۆربیان با بڵێن موچەخۆری هەرێمن بەڵام لە کەرکووک خزمەتەکەن بەهۆی بڕینی ئەو بودجەیە کەرکووکیش ئەوەی بەرکەوتووە مەسەلەن بێموچەی بەرکەوتووە کەمی خزمەت گوزاری بەرکەوتووە نادات پەروەری بەرکەوتووە و زۆر لەو یاسایانش کە لە بەغداوە دێ بەدەر لە کوردستان قوڵتر و زەقتر لە کەرکووک جێبەجێ ئەکرێ ئێمە ئەچینە بەغدا بۆ ئەوەی کوردستانی بوونی شاری کەرکووک بپارێزین بۆ ئەوەی داکۆکی لە مافی هەموو نەتەوەکە بکەین بۆ ئەوەی ڕێبازە پیرۆزەکەی مام جەلال کە ڕێبازەکەی لە تەکیدی لەسەر ئاشتەواییە کردەوە تەکیدی لەسەر چەپکە گوڵەکە کردەوە هەمان ئەو ڕێبازە پیرۆزە پەرە پێ بدەین و درێژەی پێ بدەین بۆیە زۆر گرنگە من ئێستا لێرە ئەبینم خۆشبەختانە زۆربەی ئەمانەی لێرە دانیشتوونە گەنجن من کە ئەڕۆمە ماڵەکان ئەوانەی کە بە ئەزمونن ئەوانەی لە تەمەنی منانیا ئەوانەی بە تەمەنترن بە حکمی ئەوی خۆی خەباتی کردووە بۆ ئازادی کوردستان خەباتی کردووە دژی دیکتاتۆریەت ئەمانە زیاتر ئەتوانی قسەیان لەگەڵا بکەیت چووکە خۆی مەینەتەکانی سەردەمی بەعسی بینیوە ئەوەی بینیوە کە تۆ لە ناو ماڵەکەی خۆتا ئازاد نەبووی لە ناو ماڵەکەی خۆتا تەمین نەبووی لەسەر ژیانی خۆت لەسەر ژیانی کچەکەت لەسەر ژیانی ماڵ و مناڵت ئەوانە ئەتوانین قسەیان لەگەڵا بکەین ئەو چینەی کە من قسەیان لەگەڵاکەم و زیاتر وەکو مامۆستایەکی زانکۆش من ئەمە ڕوبەڕوومە بێتەوە ڕۆژانە چینی گەنجانە بەڵام من بە گەنجەکانمان ئەڵێم ئێوە داهاتووی ئەم وڵاتن پێیان ئەڵێم من داوات لێ ناکەم بۆی بڕی دەنگ بدەی بە تایبەت لەبەر خاتری من یا لەبەر خاتری دایکت یان باوکت کە پێتەڵێ بڕۆ دەنگ بدە پێتەڵێم دەنگ بدە بۆی کەسێکی تر لە جیاتی تۆ بڕیار نەدا کەسێکی تر من یەکی مەسەلەن 50 ساڵ نەیەم لە جیاتی تۆ بڕیار بدەم کەسێک یا لایەنێک بگەێنمە پەرلەمان کە مافەکانی تۆ فەراهەم ناکە خۆت بڕیار بدە چه حزبێکە
چ لایەنێکە کە لە کەرکووک ماوەتەوە پارێزگاری لە تۆ کردووە، پارێزگاری لە کەرامەتی تۆ کردووە، پارێزگاری لە شەرەفی تۆ کردووە کە کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکاکە یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانیوێتی ئەو پارێزگاریە بکا لە هەموو تاک بە تاکی خەڵکی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمانەوە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە توانیانە لە هەموو جەنگەکانە قارەمانانە خۆنەویستانە داکۆکی لە خەڵکی شاری کەرکووک بکەن بە تایبەت سەردەمی داعش کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە بۆیە بۆ ئەگەر ئەتەوێ بە ئەمینی بژی ئەتەوێ مستەقبلت تەئمین بێ بڕۆ دەنگ بدا دەنگ بەو لایەنە بدە کە ئەتپارێزیە لە ناو لایەنەکەشا دەنگ بەو کاندیدە بدا کە بەرنامەیت پێیە بۆ تۆی گەنج بۆ داهاتووی تۆی گەنج بە قسەی من مەکە بە قسەی کاکزانا مەکە خۆت بڕیار بدە خۆت بیر بکەوە خۆت هەڵسەنگاندن بکە خۆت دەنگ بدە. ئەگەر هاوکارانم ئەو مایکەم بۆ بێنن من پێشکەشکاریەکە تەسلیمی ئەو گەنج و ئەو خەڵکە دڵسۆزە ئەەکەم بەڕاستی کاکە سۆران ئەگەر مایکەکە بێنی دکتۆرە شیلان من سەرۆک بافۆڵ لە دەستپێکی بانگەشە شەرەوەی وت و ئەمیشە سەرۆک مامجەلال ئەوەیە فەرمووکە ئێمە بگەڕێنەوە بۆ جەماوەر بە جەماوەرەوە ئێمە جوانین بە خەڵکەوە ئێمە جوانین و بە خزمەتی خەڵکەوە جوانین جا ئێستا هەر یەکێک لە ئێوە پێشکەشکارە من ڕەنگە تۆزێ دابنیشم و هەڵەسمە سەر پێ و ئێوە و دکتۆرە شیلان چێ پرسیاری هەیە ڕەخنەی هەیە حتا لە یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری هەیە مایک بۆ ئێوە ئازادە چێ قسەی هەیە فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکزانە زۆر سپاس بۆخوازم دکتۆرە ڕاستی خۆ دەزانی گەنجێکی زۆر هەیە کە پشتیوانی تۆیە لە کەرکووک لە شاری کەرکووک حەزم کە بزان بەرنامەی تۆ چییە پرۆژۆی چییە بۆ گەنج لە شاری کەرکووک تۆ پشتیوانی دکتۆرە شیلانەکەی بە تەکیدی ژمارە 24 هەر بژی سپاس بەرنامەت بۆ گەنجان چییە؟ من طبعاً بە حکمەوەی ماوەیەکی زۆر مامۆسای زانکۆم ئاگام لە داواکاریەکانی گەنج هەیە ئەزانم گەنجی ئەمڕۆ بە شێوازە کۆنەکەی ئێمە بە شێوازە تەقلیدەکەی ئێمە خەبات ناکە و بەو شێوازە کۆنەی ئێمەش قایل نابێ بۆیە پرۆگرامی من بۆ گەنج ئەتوانم بڵێم لە چەند لایەنێکەوە یەکێ لەو لایەنانەی کە ئەزانم گەنجانمان زۆر بە پێوەی ئەناڵێنن ئەویش بێکاریە بە چەند شێوازێک من پرۆژەم هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە یەکێ لەو لایەنانە ئەوەیە ئێمە بتوانین لە ڕێی پەرلەمانی عێراقەوە پرۆژەی قەرزی بچووک بۆ گەنجەکانمان ئەمە بە چەند مەرحەلەیە ئەو گەنجانەی کە ئەیانوێ خوێندن تەواوکە بەڵام خانەوادەکەی ئیمکانیەتی نییە ئەو پارەی بۆ دابین کە لە ناوەی عێراقە یا لە دەرەوەی عێراقە ئەو پرۆژەیە تەبعەن هەیە لە بەغدا بەڵام بەداخەوە ئێمەی کەرکووکی و ئێمەی کوردستانی نەمانتوانیەوە سوود لەو پرۆژەی قەرزە بچووکانە ببینین ئەوە یەکێک کە بێ لەو خاڵانەی کە زۆر تەکیدی لێکەمەوە دواتر ئەتوانین داعمی مەشاریعی تەخەڕوج ئەو پرۆژانەی کە گەنجانمان لە زانکۆکانە پرۆژەی زۆر داهێنەرانیان هەیە ئەمانە پیانەوترێ مەشاریعی پێشەنگ پرۆژەی پێشەنگ ئەتوانین عینەن لە ڕێی دابینکردنی میزانیەکی تایبەت ئیتر ئەگەر لە پەرلەمانەوە بێ یان لە مەجلیس محافظەی کەرکووکەوە بێ داعمی ئەو پرۆژە داهێنەرانە بکەین ئەشتوانین شتێکی تر بکەین بۆ ئاسانکاری ئێمە لە ڕێی پێگەیەکی ئەلکترۆنیەوە کە من بیرم لێ کردوتەوە ئیشیشی لەسەرەکەم لەگەڵ تیمە گەنجەکەم ئەوەیە ئێمە هەموو ئەو کەرتی تایبەت ئەو کۆمپانیانەی کە داوای گەنجەکەن بۆ کارەکانیان و ئەو گەنجانش ئەتوان سیڤەکانی خۆیان لەوێ تۆمارکەن کۆمپانیەکان ببنە پردێک بۆەوەی ئەم گەنجانە هەلی کار بدۆزنەوە طبعاً ئەمە لەگەڵ ئەوەشە هەر لە ڕێی مەجموعەیە مامۆستا و کۆمپانیانەی کە کار لەسەر پەرەپێدانی توانای گەنجەکانەکەن ئێمە ئەو گەنجانە پەرە بە تواناکانیان بدەین بۆی خولیای خۆی بدۆزێتەوە و ڕێڕاستەکەی نیشان دەین. بەژیت بەڕێزێکتر فەرموو مامۆستا فەرمونون. سڵاوێکی سەوز لە هەموو سەوز پۆشەکان لە تۆی ئازیز سەرەتا پیرۆزبایی سەرکەوتن لە یەکێتی نیشتیمانی یەکەم هەر چۆن
کوردستان بەبێ کەرکووک نابێ و دوانەی یەکن یەکێتی و کەرکووکیش دوانەیەکی هەمیشە نەبراوەن ناتوانن لە یەک ژیا ببنەوە. بۆیە من پێشنیاز بۆ بەڕێزەکەم مامۆسایانی کورد لە کەرکووک بە حکمی بەڕێزە مامۆسایت هەوڵی ئەوە بیت بە مافە نەتەوەیی و مەعیشی و بژێویەکانیان بگەن چکە تا ئێستا مامۆسا لە کەرکووک هەم لە ڕووی قوتابخانەوە هەم لە ڕووی زمانەوە هەم لە هەموو ڕووەکانی پەروەردە کەم و کوڕیان زۆرە. هیوادارم فراکسیۆنی سەوز ژمارە 222 لە پەرلەمانی عێراق مافی کەرکووچیەکان چۆن مسۆگەرەکە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی پەروەردەشەوە بایەخێکی تایبەتی پێبا و زۆر سوپاس. زۆر سوپاس بۆتە. ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە من لێرەوە طبعاً زۆر سوپاس دەکەم و ئەو وعدەشتە دەمێ من ئەوەی ئاگادارم تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کاری لەسەر ئەوە کردووە ئەو مامۆستایانەی شاری کەرکووک کە چەندین ساڵە داوا ئەکەن ڕاژەکانیان بگوازرێتەوە بۆ سەر وەزارەتی پەروەردەی عێراق هەمووی کراوە ئیشەکان هەمووی کراوە بەڵام چی بڵێن بەداخەوە لایەنێکی کوردی خۆمان ڕێگرە لەوەی ئێمە بتوانین ئەو مافە مادیە و بژێوی ژیانی ئەو مامۆستایانەمان فراهەم بکەین. بۆیە من یەکێ لە پرۆژەکانم ئەوەیە یەکەم شت داکۆکی لە مافی ئەو مامۆستایانەیە، دووەم پەرەپێدانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک و وا بکەین هاوتەریب لەگەڵ زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی نەوەکانمان گەنجەکانمان با بڵێن هەموو زمانەکان وەکو یەک وەکو چۆن کوردی ئەزانێ ئاوا عەرەبی بزانێ ئاوا ئینگلیزی بزانێ. من ئەمە مەبەستم ئەوە نییە بڵێم زمانی کوردی زمانێکی با بڵێن زوندوو نییە، زمانی کوردی زمانێکی زۆر زوندووە، بەڵام ئێمە ئەزانێن ئێستا هەموو سەرچاوەکان سەرچاوی زانستی بە زمانی ئینگلیزیە بە زمانی عەرەبیە. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت گەنجەکانمان هەلی کاریان دەستکەوێ بۆی بتوان پەرە بە تواناکانیان بدەن، ئێمە ئەبێ گرنگی چۆن گرنگی بە زمانی کوردی دەین ئاواش گرنگی بە زمانی ئینگلیزی و بە زمانی عەرەبی بدەین بۆی فرسەی زیاتریان دەستکەوێ بۆی بتوانێت هەر گەنجێکمان حەزی کرد لە دەرەوەی وڵات سکۆلەرشپی دەستکەوێ بۆی خوێندنی تەواوکە بتوانێت زۆر بە ئاسانی ئەو مافەی دەستکەوێ. دەستخۆش بەڕێزێکی تر بەڕێزێکی تر چێ قساکە فەرمووە. سەراتە کاکزانە دەستخۆشی لەم بەرنامەی جەناب دەکەم، دەستخۆشی لە کەناڵی کورسای بەڕێزەکەم سات ماڵی ئێوەیە. زۆر سپاس بۆ دکتۆرە شیلان. بەڕاستی کەرکوچی و کەرکوچیەکان پێویستیان بە کەسایەتیشی وەکو دکتۆرە شیلان هەیە بەحکمەوەی کە زمانی عەرەبی زۆر بە باشی ئەزانێ ئەوە زۆر مهمە. بەڵێ من لە پێشەکی داوتم بۆ زانیاری ئێوە بینەرانیش هەمیشە لە مێدیا عەرەبیەکان سەنگەرێکی بەهێز بووە بۆ داکۆچکردن لە مافە نەتەواتیەکان. بەتاکید هیوادارم جێی متمانی هەموو کەرکوچیەکان بێ هەمومان بێ ئیش بۆ پێشمەرگە بکە لەبەرەوەی کە پێشمەرگە هێزێکە بەرگری کردووە لە خاکی تەواوی کوردستان بە تایبەتی کەرکووک شەیدێکی زۆری یاوە بە هیوای ئەوین کە ئینشاءڵڵا جێی متمانی هەمومان بێ و دەستخۆشی لەکەین و بە هیوای سەرکەوتن بۆی شەتی نیشتیمانی کوردستان. مەمنونم. سپاس مامۆستا. طبعاً بۆ پێشمەرگە پرۆژەی من بۆ پێشمەرگە بۆ برا قارەمانەکانمان لە هەموو هێزە ئەمنیەکان بە تایبەت هێزی پێشمەرگە یەکێ لەو پرۆژانەی کە من زۆر کاری لەسەرەکەم طبعاً بە حکمی ئەوەی ئەم فترەیە من وا بۆ 2 ساڵێک کە بێت لەگەڵ چین و توێژەکانە دانیشتوم هەرو کاتێک کە پێشنیاریان بۆ کردوم خۆم ئامادە بکەم بۆ کاندید بوون. ئەزانم برا پێشمەرگەکانمان داوای ئەواکەن موچەکانیان
و لە ڕووی چەکەوە لە بە هەموو شێوازێک هاوسەنگیەک دروستکرێ یان چی بۆ هەر تاکێکە کرێ لە عێراق کە سەر بە جێیشی عێراقیە لە ڕووی موچەوە لە ڕووی چەکەوە لە ڕووی پەرەپێدانی تواناکانیانەوە ئەوانیش هێزی پێشمەرگەش هێزێکی نیشتیمانین هێزێکی عێراقین ئەبێ چی بۆ هەر جوندیەکی عێراقیە کرێ نابێ پێشمەرگەی کوردستان کە هەمیشە پارێزەری کەرامەتی هەموو عێراقیەکان بووە بێبەش بکرێ لەو مافە. ڕێزێکی تر فەرموو. ماشەڵڵا ئەم گەنجە قۆزانە ماشەڵڵایان لێبێ ئەمانە داهاتووی ئێمەن بێگومان یەک تۆ زۆرە پێشەوە لە مایکەکە. سەرەتا بە خێراتنی دکتۆر شیلان فەتحیەکەم دوای سەرکەوتنی بووە خوازم بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم بەرنمەیەکی جوانیان ڕێخستووە و پرسیارێکمێ لە جەنابە گەڕەکی زێوێ چیە گەێنێ لای تۆ؟ گەڕەکی زێوێ لەوێ بە گەڕەکی زێوێ بۆ من ئەتوانم بڵێ دوو لایەنی زۆر جیاوازە. گەڕەکی زێوێ بۆ دکتۆرە شیلان هەموو یادگارەکانی مناڵی ڕەفیقەکانم دراوسێ ئازیزەکانم بڵێن کە ئەو کاتێک کە گەنجیت و مناڵیت و ئەلەوێەوە فێری نیشتیمان پەروەری فێری کوردستانت خۆش بێ فێری ئەوە بی کە کەرکووک شارێکە شارێکی کوردستانیە وەک چۆن مام جەلال شوێتی قودسی کوردستانە بەبێ کەرکووک ئێمەی کورد قودسمان نابێ. بۆیە گەڕەکی زێوێ بۆ من دوو مەرحەلەیە مەرحەلەیەکیان ئەوەیە کە من باوکم لە شاری کەرکووک و لە گەڕەکی زێوێ بە تایبەتی زندانی سیاسی کرا بۆ 3 ساڵ ئێمە نەمان ئەزانی باوکم ماوەیان نا. ئەتوانم بڵێم ئەو فترەیە بوو کە بەبێ شەرم باسێکم چلورەم فرۆشتووە شتێک هەبوو پیانەوت کرێمستی کە تەنها شەربەتێک بوو ئەتبەست ئەتفرۆشت شروبم تا فرۆشتووە براکانم نقڵ و نەباتیان تا فرۆشتووە زۆر بەسەر بەرزانەوە ئەیڵێم ئەو 3 ساڵە بوو کە دایکم وەکو ژنێکی هەموو شێرە ژنێکی کورد هەستایە کوێر دەوامێکێ کرد ئەی خوێن چوە بەر خوێندن لە دەوامی مەسائی شەوان دەوامێکێک شێ کرد بۆی بژێوی ژیانی ئێمە دابین بکە. ئەوە مەرحەلەیە بوو. مەرحەلەی دووەم ئەوە بوو کە باوکم لە هەر لە گەڕەکی زێوەیە ئازاد بوو بە عەفو و بەر بوو بەڵام چ باوکێک هاتەوە با بڵێم ئەتوانم بڵێم لە هەموو بەها مرۆڤایەتیەکان یعنی مرۆڤ نەمابوو بوو بە ئێسقان و پێستەکە بوو ماوەیەکی زۆری ویست هەتا جارێکی ترتوانیمان ببێتەوە بە باوکم و ببێتەوە بە باوک ببێتەوە بە یەکێ لە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەو کاتەش ئەوە ڕازی نەبوو لە کەرکووک لەگەڵمان بمێنێتەوە هاتە سلێمانی لە مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگە بوو. دەست خۆش من ئەمەوێ پرسیارێک لە تۆ بکەم کەرکووچیت؟ بەڵێ پەیامت بۆ گەنجان و هاوڕێیانی تەمەنی خۆچیە کە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان؟ پەیامی من ئەوەیە بۆ گەنجەکان کە با بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان چەند ساڵێکە خزمەتی گەنج و لاو و پێشمەرگەکان و خوشکازیزەکان و هەموو شارەکەیان کردوانی هیچ کەم تەرخەمیەکیان نەبووە دەستخۆشییان یەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خواز بەڕێزێکی تر فەرموو حەمەد یار نییە کوا حەمە ئەوە حەمە سەرەتا بە خێراتنی دکتۆرە هەر بژیت یەک تۆز مایکەکە بێنە خوارەوە بۆی سەرەتا بە خێراتنی دکتۆرە شیلانەکەم بۆ ئەم بەرنامەیە بۆ هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئیشەڵڵا. پرسیاری من ئەوەیە ئایا تۆ بەرنامەت چییە بۆ ژنان لە داهاتوودا پەیرۆ پرۆگرامی ژنان؟ زۆر سوپاس دەکەم من سوپاسی پرسیارەکەت پشتیوانی یەکەیت؟ ئیشەڵڵا دەی دەست بە پێی جوابەکەمە بە پێی جوابەکەمە خەتون جان ئەوەی تۆی زانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕابەرمان خوا لێ خۆش بوو مام جەلال پاڵپشتێکی سەرسەختی مافەکانی ژنان بوو یەکێ بوو لەوانەی ئەتوانین بڵێن سەرکردەیەکی کەمیوێنە بوو کە باوەڕی بە هەموو تواناکانی ژنان بوو باوەڕی بەوە بوو کە ژنان لە هەموو
کایەکانی کۆمەلگایە بێنە پێشەوە بە تایبەت لە کای سیاسیە و لە کای کۆمەڵایەتیە ئێمە ئەزانین ڕابەرمان مام جەلال بوو کە ڕێگەی نەدا جارێکی تر یاسایەکی دەرکرد دووژنەی قەدەغە کرد کە ڕێگەی نادا جارێکی تر پیاوێک بڕاژنێکی ژنی دووەم بێنێ بەسەر هاوسەرەکەیە بۆیە ئێمە هەمان ئەو ڕێچکەی مام جەلالمان هەیە بەڵام من وەکو خۆم وەکو دکتۆرە شیلان کە چەندین ساڵە لە ئەنواعی دەوراتم کردوتەوە بۆ پەرەپێدانی توانای ژنان من پێم وایە ژنان لە هەر پایەیەکە گەر هاتە پێشەوە بەڵام ئەگەر نەیتوانی ژنی بەهێز بنێرێتە ناوەندەکانی بڕیار ئێمە ناتوانین ئەو مافانە بچەسپێنین کە ئەتوانێ مافەکانمان بپارێزێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی سیاسیشەوە بۆیە زۆر گرنگە ئێمە ژنانی بەهێز ژنانیە کە ئەزانی تواناکەی لە خۆیدایە تواناکەی حەقیقیە ئەسیلە فەیک نییە ئێمە ئەو ژنانە بگەێنینە ناوەندەکانی بڕیار بۆی پاڵپشتی لە ژنانی تر بکە بۆی مافەکانیان فراهەم بێ دەست خۆش بەڕێزێکی تر شەی تر فەرموو ئەتوانی بەرچکەیت تۆزێ مایکەکەت سەردا دەستخۆشیێن بەرنامە جوانتان لێەکەین دوای سەرکەوتن بۆ دکتۆرە شیلان نەخوازیین پرسیارەکەی منەوەیە لە ڕاگەیاندن کارت کردووە مامۆستای ئامادەیی بوویت و مامۆستای زانکۆش ئێستاش ڕوتان لە پەرلەمانە لە نێوان ئەمانەیە چیەگەێنێ لە لای تۆ ئەمانەی کە باست کرد هەمویان پێکهاتەی دکتۆرە شیلانن پێکهاتەی من دکتۆرە شیلان پێک هاتووە لەو شیلانەی کە بە مناڵی بۆ بژێوی ژیانی خۆی شروع بفرۆشێ کرێمستی بفرۆشێ ئەو دکتۆرە شیلانەی کە دەربەدەر بوو ئاوارە بوو هاتە سلێمانی بوو بە مامۆستای لە سناعی سلێمانی کوڕان دواتر هاتە لەسەر داوای خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دادەهێرۆوەگەوەی ئێمە حەزەکەین بانگی کەین چووکە دادەی هەمومان بوو لەسەر داوای دادەهێرو بووم بە ڕاگەیاندکار بووم بە ڕاگەیاندکار لە کەناڵی ئازیزی کورتسات بۆ 14 ساڵ بەرنامەی سیاسیم تەقدیمە کرد و هەواڵی عەرەبیم بەڕاستە و خۆ تەقدیمە کرد ئێستاش کە مامۆستای زانکۆم ئەوە ئەگەیەنێ کە دکتۆرە شیلان هەمیشە پرۆژەی پێ بۆ خزمەتکردنی کۆمەڵگاکەی هەمیشە ڕازی نییە بەم واقعەی کە ئێستا تایەتی مام جەلال خوا لێ خۆش بوو قسەیەکێ کرد ئەیوت هەموو ئینسانێ کاتێ ئەوەستێ لە ژیان ئەو کاتەیە کە پێی وابوو ئیتر گەشتە ئاستێ ناتوانێت زیاتر پەرە بە توانایەکانی بدا بۆیە من داوام لە ئێوەی گەنجان هەیە هەمیشە ئەمڕۆت لە دوێنێت باشتر بێ سبەینێت لە ئەمڕۆ زیاتر بێ دوو سبەیت ئەبێ شتێکی تازە فێربووبی بەهرەیەکی تازە فێربوو پەرەیەکی ترت دابێ بە تواناکانت بۆی نابێت لە یەک شۆ ناچەق بەستوو بیت و بۆستی هیوادارم ئێوە هەمووتان وەک چۆن من یەک قسەی خوا لێ خۆش بوو مام جەلال کە هاتە ناو ئوستۆدیۆی کورساتەوە بە منی وت کچی کورد ژنی کورد ئازایە کۆڵ نادا سەرکەوتووە ناشکێ و هەم وەکو دادەهێرۆش کە یەکەم کەس متمانەی بە من کرد بەرنمەیەکی سیاسی ڕاستەوخۆ تەقدیم کەم بە زمانی عەرەبی کە ئەو کاتە و پێشم وایە پێشتریش لە سەردەمی ڕژێمی بەعەس هیچ ژنێ نەبووە توانی بێتی بەرنمەی سیاسی ڕاستەوخۆ تەقدیم کە ئەو متمانەی کە بە منیان بەخشی ئێوەش کەسانێک هەبێ بتوانێت ئەو متمانەیەتان پێ ببەخشێ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر متمانەمان بە توانای گەنج هەیە و باوەڕمان وایە ئایندەی ئێمە لە دەستی ئێوەیە بۆ ئەوە نا بڵێم ئێستا ئەمە بانگەشەیە بەڵام من ئەمەوێ دکتۆرە شیلان کە تەقاوت بوو لە ماڵەوە کە پیر بووم و پەک کەوتم قیادەکە لیوای یەکێتی لیوای کوردایەتی ئاڵای کوردایەتیم تەسلیم گەنجانێک کردبێ کە ئەزانم ئەم پارێزێ کە خاک و نیشتیمانەکەمە پارێزێ کە خەباتەکەمە پارێزێ لیوای سەرکەوتنت بۆ خواز بەشیت دەست خۆش شەی تر فەرموو دکتۆر شیلانەکەم بەخێرانی وێتشەکەم زۆر سپاس بەخێراتنەوەی ومانەکانەکەم زەحمەنێ پرسیارە بە دکتۆرە شیلان من لەوە تقریبا 20 ساڵ لە وەزارەتی پێشمەرگە داوامەکەم ئەتاسێ بستی عزیان نەداو پێم نامان نووسراوە تا سەدەنگی نەبووە من ئەو داوای تۆ ئەگەێنمە سەروی خۆم و دڵنیات دەکەمەوە کە بێ ماف نابی و مافەکانی خۆت فراهەمە بێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزتر
فەرموو. سەرەتا دەستخۆشی ئەم بەرنمێتان لێ یەکەم هیوای سەرکەوتن بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆر بە تایبەت دکتۆرە شیلان فەتحی لە باسنەی کەرکووک ژمارە 24. پرسیارەکەم بۆ دکتۆرە شیلان ئەوەیە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بە سەیری بەشداری ژنان دەکات لە خەباتی پەرلەمان؟ ئایا کۆتا کاری باشە یاخود پەردەبۆشکردنی لاوازی بەشداری ژنانە؟ من سوپاسی پرسیارەکە دەکەم. پرسیارێکی زۆر بەجێیە ئەوەی منەیزانم ئەوەی لەواچێ لە لای زۆربەتان یعنی معلوم بێ ئەوەیە کە ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربیان بە استحقاق کورسیان بردووە بە کۆتانیان بردووە بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە ئێمە لەگەڵ کۆتایە نەبین ئێمە ئەوە ئەزانین کۆمەلگەی عێراقی کۆمەلگایەکی شەرقیە بە تایبەت لە خواروی عێراق ئەمە ژوا ئەکا پێگەی ژن یان هاتنە پێشەوەی ژن لە کایی سیاسیە تۆزێ لاواز بێ بەهۆی ئەوەی زۆربەی ئەو ژنانەی کە دەرئەکەون بەداخەوە ئەڵێم کە دێنە بواری گشتیەوە کار ئەەکەنی ترەوە ڕاگەیاندکار بێ یان لە ڕێی سوۆسیال میدیاوە بێ یان بە تایبەت ئەوانەی کە دێن جورئەتەکەن و دێنە ناو بکایی سیاسیەوە بەر تیریتانە و تەشەکەون تەشیر ئەکرێن عەزیەت ئەدرێن کە ئەمە واکە زۆربەی ژنان یا کچانی ئازای وەکو ئێوە سڵ بکاتەوە لەوەی دەربکەوێ بەڵام من پێتان ئەڵێم یەکێ لەو کارانەی کە ئیشەڵڵا کاری لەسەرەکەم لە بەغدا داڕشتنی یاسایەکە بۆ پارێزبەندی یا پارێزی لەو ژن و کچانەی کە دێنە بواری گشتیەوە یان ئەوانەی دێنە بواری سیاسیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشتی هات لە پێشەوەی ژنان بووە هەمیشە باسمان کردوتمان وەکو چۆن ڕابەرمان مام جەلال وابوو ئەگەر بیرتان بێت لە دوای دیداری یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەروبەندی دوو هەفتەی توندوتیژی خێزانی سەرۆک بافڵ بڕیارێکی زۆر حەدی دەرکرد بۆ هەر کەسێک بە تایبەت کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەزێت یان ڕێگری لە ژنێک بکەن بێتە دەرەوە کار بکاوە کاری سیاسییان کاری ڕاگەاندن یا بێتە بوار ئەوە بەدەر لە یاسا ینی بڵێ سزا قانونیەکەی ئەوە سزای حزبی ژەیگرێتەوە دوور ئەخرێتەوە ئەم پشتیوانەی کاک بافڵ واکە منی ژن تۆی کچ زۆر بەهێزەوە بیتە پێشەوە بچووکە ئەزانی برایەکی گەورە سەرۆکێکی ئازا و قارەمان لە پشتە دوای سەرکەوتنە بۆ خواستن دکتۆرە سڵاو لێبێ پێشکی دەستخۆشی و لە یەکەم ئەوەی کە من دیقەتەماوە تۆ زۆر گرنگی بە دنیای دیجیتاڵی جیاواز لە کاندیدەکانی تر سوۆسیال میدیا و وێبسایت و ینی چەند پرۆژێکی دیجیتاڵی هەیە لە عێراقا بابەتی دیجیتاڵی زۆر ئیهمال کراوەی کە من ئاگادار بم بە هەموو عێراق یەک یاسایتایە بۆ مۆزوعی دیجیتاڵ لە کاتێکا ئێستا مەسلەی دیجیتاڵ بۆ بەبەشە لە ژیانی هەمومان مۆبایل و ئینتەرنێت و ئەوانە ئیتری وادارم هەر داکۆکیمان لێ نەکەی لە دنیای ڕاستیە لە دنیای دیجیتاڵیشا بەردەوام بی لەو داکۆکیە چونکە ئەوەنەی ئاگادارم تاکە کاندیدی گرنگی بە بابەتی دیجیتاڵی من زۆر سپاسی تۆکەم سپاسی پێشنیارەکە دەکەم من وەکو خۆم لەبەر ئەوەی بەرکەوتەم زۆرە لەگەڵ گەنجا وەکو مامۆستایەکی زانکۆ ئەزانم بۆ ئەوی من ئەگەر بمەوێ بگەمە هزر و دڵی گەنجان ئەبێ لە ڕێ ئەو ئامرازانەوە بێ کە گەنجان بەرەو ڕووی ئەڕۆن ئێمەشی سە ئەزانین هەم لە ڕووی زانستەوە هەم لە ڕووی ژیانی تەرفیهیشەوە هەم لەوەی گەنجان بە دوای هەلی کارە بگەڕێیان بە دوای دەوراتی تەدریبیا بگەڕێ ئەوە پەنا ئەبا بۆ عالەمی دیجیتاڵی بۆیە من سوپاس دەکەم هەوڵە دەم یاسایەکی زۆر باش بۆ ژیانی دیجیتاڵی گەنجان دابمەزرێنین خۆش وەرە ئەوە خاتونەکانیش دەبێت قسە بکەن نوێنەرەکەتان ژنە تۆ بەو جلە نازدار کوردی سەوزەوە فەرموو یەک لەوێ بە وەرە تۆرە من پێشوازیت لێکەم وە دەنگە پێئەم هیوادارم هەر سەرکەوتوو بووی چی بە گەنجان ئەڵێ
پرۆژەم زۆرە بۆ گەنجان بەڵام ئەمەوێ پێتان بڵێن دەنگ بە دکتۆرە شیلان بدەن دەنگ بە ژمارە 24 بدەن بۆی مافەکانتان داهاتان فەرهەم عیارە 24ەکەی یەکێتی لە کەرکووک هەر بژی لەم بانگەشەی هەڵبژاردنە ڕۆژانە ئەبینم گۆرانی بێژی ملی زۆر بە سوپاسەوە گۆرانی ئەڵێن و بۆم ئەنێرن بۆ سایتەکەم ئەوەی شتێکی تری زۆر جوانە ئەبینم مناڵان هەر یەکەیان سەیرەکەی کۆپلەیەک یان هەموو گۆرانەکەی لەبەر کردووە لە ماڵەوە بە جلێکی کوردی ئاڵاواڵاوە گۆرانێکە ئەنێرێ ئەڵێتەوە ئەینێرێ ئەبینی خەڵکێکی ئەوە پێشوازی لێکە زۆر قورسە بەڵام من ئەمێ ئەوەیان پێ بڵێم دەنگدان ئەرکە و مافیشە بۆ ئێوە ئەرکە لەسرت بۆی کەسانی باش هێزی باش بنێریتە بەغا و مافیشە ئەوە تۆ ئەمە ئەو دەنگەی تۆ ئەمانەتە لە ئەستوی ئەو کاندیدا و ئەو لایەنەی کە تۆ دەنگت پێداوە ئەبێ مافەکانت بۆ فراهەمکە بۆیە من لێرە وعدیەوەتان پێدەم هەمیشە چۆن شعارەکەشم کە ئەوەیە داکۆکی لە هەموو کەسێک لە هەموو کەیسێک لە هەموو کەرکووک ئەەکەم ئەو وعدەتان یعنی لەبیر ناکەم و ئەو دەنگانەی ئێوە ئەمانەتێکە لەم دنیا و لەو دنیاش لە ئەستۆی دکتۆرە شیلانە شێتر قسەیەکەکە فەرموو دەی نەبوو دکتۆرە شیلان بنێرمەوێ فەرموو بەڕێز فەرموو ئەو بەڕێزش حەزەکەم یەکدوانێک ڕەخنەتانە بێ ئەوانە قەیچێکە هەمووی قبوڵە سپاس مایکێک تۆز بەرز کە ماشەڵڵا دکتۆرە شیلانەوەیە ڕای تۆ بزانم بەرامبەر دایک و باوکی شەهیدان لێرەوە دەست و چایان ماچەکەم کە سوکاری شەهیدان ڕای تۆ چیە بەرامبەر کە سوکاری شەهید بەدڵنیاییەوە ئێمە هەموومان قەرزاری خوێنی شەهیدانین ئێمە هەموومان سەربەرزین بە خانەوادەی شەهیدان ئەم ژیانەی ئێمە تایە دانیشین ئەمن و ئازادیە ئەمن و ئاسایشە ئەم ژیانەی کە ئێستا بۆ ئێمە فراهەم کراوە ئێمە بە هەموویەوە بۆ هەناسەیە کە ئەیدەین قەرزاری خوێنی شەهیدانین و قەرزاری خانەوادەی شەهیدانین هەمیشە لەم دنیا و لەو دنیا ئێمە قەرزاریارین هەرچیەکیشیان بۆ بکەین ناتوانین ئەو قەرزیان بدەینەوە فەرموو سەرەتا سەڵاتان لێبێ و دەستپۆشی لەم کەناڵی پیرۆزاکەم هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ شیلانخان و سەرجەم کاندیدە بەڕێزەکان ئینشاءڵڵا ئەوانەی کە ئاچنە بەغا و بە هیمەتێکی باش و بە تونوتێکی زۆر زۆر چاکەوەڕۆن بۆ سەرخستنی لیستی 222 بە تایبەتی هیوادارم بە تایبەتی هەموو خەڵکی کەرکووک و کوردستان بە تایبەتی کەرکووک زۆر ئەساسە ئێمە هەمومان هەوڵی خۆمانی بۆ بدەین لەبەرەوەی کەرکووک بەڕاستی چارە سووسنازە بۆ هەموو خەڵکی کەرکووک و کوردستانیش بەڕاستی کەرکووک سەنگەرێکە بۆ هەموو کوردستان ئەگەر کەرکووک نەبێ بەڕاستی کوردستان هەموو جێلە قەبێت و هەمووی ئەکەوتە مەترسیەوە بەڕاستی بۆیە پێویستە لەسەر شانی هەر هەمومان دەنگ دەین بە کوردستان بە لیستی 222 بە تایبەتی لەبەرەوەی ئێمە هەمومان ئەزانین ئەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە ئاگدارن لەو وەزع کە یەکێتی نیشتمانی کوردستان لە کاتێکە دروست بوو بەڕاستی ناومێدی باڵی کێشا بوو بەسەر هەموو کوردستانە خەڵکی گیانە ئێستاکە و وا ئێمە 35 ساڵە حکمی خۆمانەکەین ئەگەر هەردێ نقصانیمانە بێت کەم و کورتیمانە بێ بەڕاستی ئەوانش جێ ئەوەیە کە ئێمە پڕی بکەینەوە ناکرێت ئێمە دەستبەرداری ئەم خاک و خاکە پیرۆزە جوانە بین کە ئێستاکە ئێمە هەمومان زەرمان تێکردووە بە هەزارەها خوێنی لاوەکانمان ئەوە بۆ تێڕژاوە دەیان کچ و کوڕمان لە زیندانەکانە بەڕاستی ئەشکەندە و بێسەر و شوێن کراوە ئێستا زەرورە ئێمە هەمومان بچینە سەر سندوقی دەنگدان بە تایبەتی بۆ لیستی 222 بەڕاستی زۆر مهمە ئێمە هەڵدەین ئەو لستە سەرخەین لەبەرەوەی ئەو لستە جێگای شانازیە جێگای ئەوەیە کە هەموو ملەتی کورد شانازی پێوە بکە لەبەرەوەی دووبارەیەکەمەوە ئەو لستە بوو کە ئێمە گەیانەتە ئێستاکە
ڕاستە کەم و کورتیمان هەیە کەم و کورتەکانیش بەڕاستی جێ ئەوەیە چاک بکرێت من دەستخۆشیەکەم لەو هەواڵانەی کەرکووک بە تایبەتی کاکاسۆ بەڕاستی جێی دەستی دیارە کاکڕێبوار هەموو ئەو برادرانەی تر کە هاوکاری بوون و ئەوانە ئێمەش ئینشاڵا لەگەڵتانە بین بۆ سەرخستنی ئەو لستە بە هەرچی توانامانەهەیە بە کەس و کاری خۆمانەوە هەوڵ ئەدەین ئەو لستە سەرخەین بۆ ئەوەی کورد ئازاد بێ کورد بگاتە ئەو مافی کە گەرەکێتی بەڕاستی مافی کورد یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت بەبەری بێنێت و بێنێتە بەرهەم من سوپاسدانەکەم دەستخۆشی کەناڵە پیرۆزەکانم هێوای سەرکەوتن بۆ هەموو ئەگەینە کۆتایی بەرنامەکە من حەزەکەم چۆن ئەو خەڵکە ئەو بەڕێزانە ئەو ئامادەبووانە و بەشداروانە لەو پۆدیۆمەوە پەیامی ئاراستی جەنابەت کرد وەک هەر کاندیدەکانی دیکە دکتۆرە شیلان لێرە دانیشتووە چی پێ ئەڵێ فەرموو دکتۆرە خۆت ئەعلامی بوویت ئەمە لێرە حساب کە لە ناو جەماوەرەکە ستاویت دکتۆرە شیلان فەتحی کاندیدی ژمارە 24 لە لیستی 222 لێرە دانیشتووە تۆ لەوەیت بەو پەڕی وجدانەوە چی پێڵێ؟ سڵاوم هەیە سەرەتا بۆ کەناڵی کورساتی ئازیز و بۆ ئەم بەرنامە جوانە ئەم دیزاینە جوانە بۆ ئەو برادرانەی لە پشت کامێراوە مۆنتێرەکان هەموو ئەو ستافە جوانەی کە ئەم دیزاینەیان کردووە سپاس دەکەم بە ناوی هەموو هاوڕێماندوونە ناسەکانم سەپڵێک بۆ براماندوونە ناسەکان سپاس بۆ من داواکارێکم هەیە لە دکتۆرە شیلان وەکو دکتۆرە شیلان کەسێکی زۆر کورتپەروەرە کەسێکی خەباتگێڕە کەسێکە ئەتوانم بڵێم کۆڵنەدەرە وەکو چۆن مام جەلال خوا لێ خۆش بێ داوای لێ کرد داوام وایە چۆن لە هەموو کەناڵە عەرەبیەکان بە زمانێکی بەلیغی عەرەبی دیفاعی لە تاک بە تاکی کورد کردووە تاک بە تاکی عێراقیەکان کردووە تاک بە تاکی کەرکووکیەکان کردووە بە هەمان نەفەسی کۆڵنەدەرانە بە هەمان نەفەسی پێشمەرگانە بە هەمان نەفەسی دەروێشانە کار بکا بۆ فەراهەمکردنی و عیارە 24 کار بکە بۆ فەراهەمکردنی مافی تاک بە تاکی کوردستان خەڵکی کوردستان و بە تایبەتی کەرکووکی قودسی کوردستان و هەوڵ بدەین ئێمە لە عێراقی داهاتوو عێراقێک بێ لەسەر بنەمای ئاشتەوایی لەسەر بنەمای با بڵێن عەدالەی ئیجتیماعی کار بکە کە جیاکاری نەمێنێ لە نێوان کورد و عەرەب و شیعە و سوننە و هەموو نەتەوەکانی تر هیوادارم دکتۆرە شیلان بتوانێت ئەو ئامانجانە من باوەڕم بە دکتۆرە شیلانە باوەڕم بە تواناکانێتی و باوەڕشم وایە دکتۆرە شیلان کۆڵنەدەرانە ئەوە ئەکا ئەو ئەرکە ئەکا و وعدیشی داوە نووسنگەی هەبێ نووسنگەکەی بۆ 4 ساڵ دانەخا نووسنگەکەی هەمیشە لە استقبالی جەماوەری خەڵکی کەرکووکا بێ و داکۆکی کەرێکی سەرسەختی مافەکانیان بێ بەژی سپاسەکەم بە هیوان دکتۆرە شیلان جێبەجێکە فەرموو بێتەوە سپاس زۆر سپاس سپاس بۆ دکتۆرە شیلان بە هیوای ئەوەی کە ئەو پەیامانە بگاتە شوێنی خۆی بێگومان وەکو لە سەرەتادا باسمان کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی کاندیدی ببورە دکتۆرە لە بواری جیاجیا دکتۆرە شیلان یەکێکە لەو تەوارانەی کە وەک خۆی باسی کرد لە سەرەتای بەرنامەکەوە کە لە نەهامەتیەوە خۆی پێگەیاندووە تا گەیشتۆتە ئەمڕۆ بە هیوایەوەین کە خۆی و لیستەکەشی سەرکەوتوو بن بە هیواین هەمووتان دەنگ بدەن بە لیستی 222 کاندیدی ژمارە ئێمەش تا بەرنامەی داهاتوو هەموو لە بەس یەک پەیامم هەبوو بۆ ئەوە پەیامی کۆتایی بۆیە ئەوە لەوەیە بیرم چوو ئێمە کەرکووکیەکی زۆرمان هەیە ئاوارەی دەرەوەی وڵات بوون کەرکووکیەکی زۆرمان هەیە کە ئێستا لە وەکو باسمان کرد لە شار و شارۆچکەکانی کوردستانن ئەم کەرکووکیانەی دەرەوەی کەرکووک ئەوانەی لە تاراوگەن یا ئەوانەی لە کوردستانن هەمیشە یەکێک بوونە لەوانەی پەرۆشترین کەسەکان بوونە گەڕاونەتەوە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان لە کاتی هەڵبژاردنە بۆیە ئەم جارەش داوایان لێکەم
لە کەرکووکیەکانی کوردستان و ئەوانەی تاراوگەشت ئەزانین ئەوانەی تاراوگە ناتوان دەنگ بدەن بەڵام ئەتوانن داوا لە کەسوکاریان بکەن بە جۆش و خرۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و سندوقەکان سەوزکەن بە لیستی 222 بە دڵنیایەوە نابێ خوشکی خۆشیان بیرچێ ژمارە 24 عیارە 24ەکە یەکێتی هەموو کەرکووچەکان لە هەرکوێ بن. بەو پەیامەی دکتۆرە شیلان بۆ سپاسێکی زۆرەوە بۆ ئێوە تا بەرنامەی داهاتوە مولایەکەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.